الصلاة والسلام على رسول الله. تم بعون الله تحرير اف گروپا چکدار لناو باجاروک ماباتا یه سرب هرما عفرینه جروجا شمیه و چکدارن الجبهه الشامیه و پولیسن سیویل و چکدارن ناوندا اسایش دست کامپانیا که گرتنل باجاروک ماباتا و هر دو گندن قنطره و میرکان لهمان ناحیه کرنه لگو رخصنامه فمروان لعفرینه چکداران به شێوەیەکی هۆڤانە دەری و پەنجەرەیەن ماڵان شکاندنە و پەرەژ ناو ماڵان دزینە و بنپێکردن لە دژی حورمەتا ماڵان و حتا مزگەفتا گوندێ مێرکانکردنە. لە ناحیەیە ماباتان بهتری 150 کەسان هاتنە گرتن. هەژمارێک جوان هاتیە بەردان لێ حتا نەها دەردۆرە هەفتێ کەسان گرتینە. لە باژارۆکێ ماباتا ناوێ 30 کەسێن گرتی هاتیە ناسکردن. د ناوگرتیاندا کالەمێرێکی 89 ساڵی و زارۆکێکی 9 ساڵی هەبوون لێ ئەو هەردوو هاتنە بەردان. لە گوندێ قەنتەرێ سەرب ماباتا ناوێ 13 کەسێن گرتی هاتیە ناسکردن. لە گوندێ مێرکان سەرب ماباتا ناوێ 3 کەسێن گرتی هاتیە ناسکردن. فەرماندارێکی ئەلجەبهە ئەلشامیە دەبێژە کۆوان تەنێ ئالیگرێن پێدێگرتنە. الحملة اليوم كانت حصرا على كل شيء متعاون مع الحزب. هەلمەت لەسەر وان کەسێن گرێدای پارتیەنە هێن شاشتی چێبوون یەکسەر ژە عالیە فەرمانداریە هاتن جارەسەرکردن لێکۆلین بوون ئێن کۆ پەیوەندی ئەوان پارتیە نەبوو ji بۆ مالێن وان هاتن بەگەڕاندن. لێ سەکینە محەممەد ئەنداما ڕێخستنامە فێمرۆڤان عەفرینێ کۆ بخوا خەلکێ باژارۆکێ ماباتایە وها بەرسف دەدا. 28 ميل بني قنطرة جندي قنطرة مسلحين جيش مدعوم من الجيش الحر هفنا عبوك ناس تقاندن جو بي وكذي طبعا مفرة بسبب بستونهيمة كاتن جندي المباطة مجموعة مسلح وتشت جند كاتن نوف جند تلانكرن موبايل برن برا برن لخلكي خستن حمو إيش كرن يعني وجن فريج نادي جرتن درد خستن درفا مال در قتالان كرن. باژارۆکێ ماباتا 15 کیلۆمتریان لە باکوڕێ ڕۆژئاوای عەفرینێت کەوە. ئەو تاکە باژارۆک و گوندە لە هەرێما عەفرینێ کۆنیشتەجیە نوێ کوردێن عەلەوینە. ئەو وەکە لاندکەکە تەڤگەڕا نیشتمان پەروەریە کورد تێناسکردن. دوارێ ڕێڤەبەریدا 39 گوند و مەزرە سەر بە باژارۆکێ ماباتاڤەنە. حسێن عومەر ڕوودا و